ام ج انستیتویا فرانسینه آماده کاری دهن کرن جبوی برای وچونا چالاکیا ششم بلاو کرویا شوا بیرورایان و چالاکیک سالانه و جراخ انستیتویا فرانسی لجیهان بگشتی برای وده چه جبوی ایسال پیشانگه هکده ناوه زور نزیک جهماندم زور دور برای وده چه ناو پیشنگه دیگه بارودوخ عراق و چند جوالاتین عراقی دگونجا به تایبتیجی اوین جدر و عراق دجین افجی سدن بو که انستیتویا فرانسا لحولیر پایتاقت وینا وی هلب جیریج بوی ایسال که هنرمندین پشکدارجی پشکا هری زور جدر وی ولاد پشکدارن لوی پیشنگه ها به شکل اونلاین برای وده چه هر وکی خاطو آنیز برای و برا انستیتویا فرانسا لحولیر آماجه پیدای Tout d'abord, pourquoi nous avons choisi ce nom si proche et pourtant si lointain? Je despeki az daxazim bêjim. Ji ber çî me ev nava helbija. Gelek nizîk li heman dem gelek dûr. Her wekî yadiyar e şeva bîrûraya çalakiyeka nêvdewletî ye. Ku Sentera Kultûriya Fransî encam dide. Navnîşanê îsal gelek girîng e ji Iraqê ra taybet bi wan yên ji dûrî wilat dijî û binçîneya wan Iraqî ye. Her ji ber vê çendê jî hunermendê pişikdar ji dervey Iraqê pişikdar in. Lê ew xelkê vê derê ne. Yek ji wan hunermenda bi navê Ravêl e ku ji Emerîka pişikdar e û sê wênekêş ku birayên hev dine pişikdarin dê pêşengeha me da. Ew jî ji Fransa pişikdar e. Nous avons fait appel à un trio de frères, les frères Noah. جوی پیشنگه پرفورمانس کا سماجی برای وده چه کو جراخ سارینا پناهنده دهید انجام دان کو افجی کچکه کا باجار سنه لروش حالات کردستانه هر وکی به بومگوتی او پر کیف خوش بو به انجام دان هنر خود جناب و پیشنگه دا و کو در فتک جبوی خودی والله لو پیشنگه امن پرفورمانسێکم هەیە ستایلی دانسەکە کانتەمپرەری دانسە بەهۆی ئەو پەرفۆرمانسەوە ئەو مۆزوعایی کە لەسەری ینی لەسەری ئەو پێشانگادانرایە ئەمن پیشانیە دەم بە پەیامێکەوە بە گۆڵێکەوە کە ئەمەوێ بڵێم کە ئەو شتەکە لەو پێشانگا بەهۆی پینتینگەکان بەهۆی ڕسمەکان کە هەیە پیشاندرایە ئەمنەی هێنمە ناو جسمم بە جسمم پیشانی ئەدەم کە ئەمەوێت چی بڵێم بە ئەو کەسانەی کە ئەیبینن کەسم تا ئێستا 2 ساڵەکە لێرەم کەسم نەبینیوە لەسەری ئیش بکە سۆ پێم خۆش بوو ئەو شتە پیشان بدەم جگا لەوەی کە نوێیە یعنی بەخۆی شتێکی جیاواز و تایبەت پیشانی خەڵکەدەی مۆزوعەکەش زۆر جوانە سۆ هەردووکی پێکەوە کە یعنی میکسم کردووە و پێم خۆشە بیبینن دوو شتە یەکێکی لەبەر ئارتەکەیە یەکێکی لەبەر مۆزوعی پێشانگاکەیە جداویە چالاکیە شەشەم بڵاو کراوەیە شەوا بیرۆڕایان بەرەبەرە ئینستیتویا فەرەنسا ji هەولێرê بۆمەگوت ku ew ê hewl bidin êdî ji dahatû çalakiyê wan bi şiklekê rasterast be û ew jî dawiyê bi pêşkêşkirina çalakiyan bi şiklekê online bînin bo radyoya Selam Semîr Herbûyî